یەکێک لەو هەنگاواناکەم یاخود ئەو کەرتاناکەم کە چەند بەرەو پێش چووە بە تایبەت لەم چەند ساڵەیدا ڕابردووە و ئێستش بەردەوامی ئەو بەرەو پێشچوون و ئەو کارانێت لەو بوارەدا بە تایبەت وەکوتم کەرتی کوشتتوکاڵ. جا بۆچی کەرتی کوشتتوکاڵ هەرێمی کوردستان ئامانجی چۆنە هەموو ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز کەریم سلێمان باس دەکەم کە بریکاری وەزیری کوشتتوکاڵی هەرێمی کوردستانە بەڕێزیان لە ڕۆماوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. ئەم کاتت باش بەڕێز کەریم هیوادارم باش بن. باشە هەرێمی کوردستان لە چەندین بواردا هەنگاوی باشی ناوە و لە بواری کوشتتوکاڵیشدا بە هەمان شێوە. جا ئێوە بۆچی لە بەرەو پێشچوونەکانی بواری کوشتتوکاڵدا ئیتاڵیاتان هەڵبژارد؟ بۆچی ئەم دەستکەوتانەی هەتان بوو یاخوا بڵین ئەو گفتوگویانەی کە کردتان ئەم هەماهەنگیەی کە هەبوو لەگەڵ ئیتالیا بۆ ئیتالیا؟ گەلک سپاس. ڕاستی نەبەس ئیتالیا ئەبە سیاسەتە حکوومەتە هەرێما کوردستان بێ هەروەساژی فەرمانگەها پەیوەندیان دەستەیە وە بەرهێنانێ و وزارەتە کوشتتوکاڵ بەردەوام هەماهەنگیە بەی ژبەروێ هەندێ کۆڕبەندێت ئابووری بێنە بەستن ئەڤان وڵاتێت یعنی ئۆڕۆپی بتایبەت وأز باورت كم دي برنامجي وصا هبت وقف قربندنا اتقابليك بردوان بمسخنسري جيهاني وديتنا مدى بلكي سودة كما ظن بشتنا بان قربندا تيتا ورقرتني وكي اف قربندي وهاتيا بستنا روما بايتختا ايطاليا بێگومان چارچۆڤەی ئەڤی تێربەندیدا یا داشتنامەکە لێک تێگەهشتنێت نیڤەکامەدا وەک وزارەتە چاندنێ وزارەتە کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەلگەل پەیمانگەهەکە تایبەتمەند بەرهەمئینانە و چاندنا زەیتونادا هاتە ئیمزاکردن. ئەو پەیمانگەهەژی درێژنێ سیامین باری کەلشارێ باریە گومان تێدانینە ئەڤە پەیمانگەهەکە بەرناسە سەر ئاستی جیهانێ هەموویژی و بەلکی ئەو وڵاتێت کولدۆروبەرێ بلابێژین دەریایە ناڤەڕاست یا سپیا ناڤەڕاست هەموو ئەندامن ئەڤێ پەیمانگەهێدا ژبەروێ هەندێ بەلکی ئەڤە پەیوەندیە کە درێژمە هەیلگەلوان و ئەڤروکە مەسەلەن دوهینێ ئەف یاداشتنامە هاتە ئیمزاکردن نیڤەکە وزارەتامەدا وەک وزارەتە چاندنێ. بەڕێز کەریم ئەم چەند ڕۆژە چەند یاخو با بڵین چەند گرێبەست و لێک تێگەیشتنتان واژۆ کرد و ئەم گرێبەستانی کە واژۆتان کردووە کەی جێبەجێکرێت؟ دوو یاداشتنامێت لێک تێگەهشتنێ هاتە ئیمزاکردن. ئێک تایبەتە بابەتێک گشتیاری وابزانم لەدەڤەرا سۆران یەدیژی ئەف بابەتێ من بەحس کردە کە گرێدایە پەرەپێدان و پێشێخستنە چاندنا زەیتونە لە هەرێما کوردستانێ هەروەساژی بۆ بەرهەمئینانە زەیتا زەیتونە. بەس مپێ باشە و ئەس بۆ تەبچەکێ بەحسێ ئەvێ گرێبەستێ ئەوێ بکەم یعنی ببۆرە ئەvێ یاداشتنامێ یا لێک تێگەهشتنێت نیڤەکامەدا وەک وزارەتە کوشتتوکاڵ و لەگەڵ پەیمانگەها سیامین باری هەندێک خاڵێت سەرەکیەت تێدا مدوێت بەحسێ هەندێک کاشوان بکەم کو دێ مەسحانکە دیجیتاڵی سەرانسەری خاکێ کوردستانێ ئێتە کرن. ئەو مەسحە ئەلپێ گۆڕینێت کەش و هەوای دێ دیارکەتن کاکو ژوان شوێن و جی کەی گونجایە بۆ چاندنا دارێت زەیتونە وەبە بابەتێک گەلەکی گرنگە و پڕاستی مەحەوجەیە پێهەی. بابەتێ دوێ گرنگە هەروەسا ئەوە ڕاهێنانە فرمانبەر و جۆتیارێت مەل کوردستانێ و شەهرەزایەوان زێدەتر لێ بێت چاندنا زەیتونادا و بتایبەت ئەو زەیتونێت کو بکێر بێن وەکی ئەڤان وڵاتاک و مەسەلەن مەکنەنێ بێنە دروستکردن و بێنە بکارئینان بۆ بەرهەمئینانە زەیتێ. هەروەساژی دوێ گرێبەستێدایە هاتیە دیارکردن کو ئەم زەیتە کوردستانێ بکەینە وەک مارکەک بکەینە وەک براندەک
و پشتی هنگیش بەروێ هەندێدا بێتە بازارکردن و سووک بۆ ڕادی بێتە دیتن سیوان سەر ئاستی عێراقێ ئەو کوردستانێ ئانش دەربەژی ئەvە تشتێت سەرەکی بوون یەتکو بارا بترت ئەvێ یاداشنامالێک تێگەهشتنێدا هەین ئەما تە پرسیارە دەستپێکێ کرد هەر پشتی کومە ئیمزاکری ئێکسەر قۆنسڵی ئیتالیژی لەگەڵما ئەف یاداشنامالێک تێگەهشتنێ ئیمزا کرد و بەلکی دێ وزارەتە دەرڤەیە ئیتالیا ژی ئێتە ئیمزاکردن و وەختێکی نێزیکدا دێشاندەکی وان سەردانا مەکەتل هەولێرێ و تناف بارە یعنی بێژین باڵەخانە مەدا یعنی وزارەتە کشتتوکاڵ دێ جیەک ژی بۆ vê پایمانگەهێ ئێتە دروستکردن داکوبێن و دەست بکارێ خۆ بکەن وەختێکی نێزیکدا هەروەسا هەژی گۆتنەیە و مرۆڤ بێژن ئەو پارێ هاتیە تەرخانکردن وەک بەخشین شلای وزارەتە دەرڤەیە ئیتالیا هەروەسا سپاسیا فرمانگەها پەیوەندیان دەرڤەتکەین یعنی سپاسیا فرمانگەها خۆتکەین یعنی نونەریاتیا حکوومەتە هەرێما کوردستانی ڕۆمال ئیتالیا کاوانجی ڕۆلەکی گەلێکی باش دیت هەتاکو ئەم گەشتینە ئەvێ ئەنجامێ بەڵێ باشە بەڕێز کەریم ئەو وردەکاریانەی باستان کرد لەو گرێبەستەدا کە واژۆ کراوە ئەمێ بزانم خەبارەی ئەم گرێبەستە چەنە لە ڕووی مادیەوە ئایا ئەرکەکەی یاخود تێچووەکەی ئەکەوێتە سەر لایەنی حکومی یاخود کەرتی تایبەت ئەگەر وردەکاری ئەوەشمان پێ بڵێیت حقیقت ئەو کۆژمێ پارەی یەکوهاتیە بەخشین شلایە وزارەتە دەرڤەیە ئیتالیا بەلکی کۆژمەکی گەلێکی مەزن نینە بەلێ پا دەستپێکەکە باشە ئەوێ یاداشنامالێک تێگەهشتنێدا وەسایە هاتیە دیارکردن و 850,000 یۆرۆ پش وزارەتە دەرڤەیە ئیتالیا هاتیە بەخشین بۆ ئەنجامدانە ئەڤان کارێت کومە بەحث کری بەس وەکی من ئاماژە پێکری ئەvە دەستپێکەکە باشە و ئەس باورد کەم وەختێت نێزیکدا احتیمالە حکوومەتە ئیتالیا وەسا دیارەکە هاریکارە ئەوێ دیدارە دوهی جەنابێ سەفین دزەیی بەرپرسێ فرمانگەها پەیوەندیان دەرڤە لەگەڵ وزارەتە دەرڤەیە ئیتالی کری دیارە لێک تێگەهشتنەکە باشە هەی و ئەس باورد کەم پشتەڤانن بۆ هەرێما کوردستانێ هەروەساژی پشتەڤانن بۆ پێشێخستنە کەرت و سەکتەرێ چاندنێت هەرێما کوردستانێدا بێتە هۆی ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو پرۆژانەوە کە پشتە بەستێ بەو بەخشینە گومان تێدانینە هەر بەخشینێک و هەر کارێک بێتەکردن ئەکی دێ دەرفەتێت کاری پەیداکەتن بۆ گەنجێت هەرێما کوردستانی بەڵێ بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان لە ڕۆماوە لەگەڵمان بی سوپاس بۆ ئێوە ماندوومان کردن